سەبارەت بە گەنج لە هەرێمی کوردستاندا چۆن هەلیکاری دەست بکەێت، چۆن بتوانین سود لە ئەزمموی وڵاتانی دراوسێ وڵاتانی ئەوروپی وڵاتانی جیهان وەربگرین بۆی بتوانین کە هەرێمی کوردستان بکەین بە ژینگێکی لەبار بۆ ئەوەی کە گەنجەکانمان خاوەنکارەکانمان بتوانن کاری تێدا بکەن. بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە دەچمە لای زۆر بەڕێز عەلی عەریف حەمید کە بەڕێزان چالاکوان و شارەزای ئەزمموی مەدەنی لە وڵاتانی ئەوروپا ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەن. کاک عەلی سڵاو لێ بێبانیت باش. زۆر سوپاس بەیانی ئێوەش باش. زۆر بەخێر بێ کاک عەلی. سپاسەکەم. تایتڵی تەورەکەمان باس زۆر دەکەین کە چۆن بتوانین هەرێمی کوردستان بکەین بە ژینگەیەکی لەبار بۆ ئەوەی کە گەنجەکانمان بتوانن کاری تێدا بکەن. جا دەست پێ دەمێت ئەو بپرسم تا چەندێک ژینگەی هەرێمی کوردستان لەبارە بۆ گەنجەکانمان بۆ ئەوەی کە بتوانن کاری تێدا بکەن. بەڵێ سوپاسانەکەم لە ڕاستیە بە خۆتان نەزانن گەنج پێگەیەکی ئەساسیە بۆ وڵات، بۆ پێشکەوتنی وڵات، بۆ بەڕێوەچوونی ئیدارەی وڵات. دیارە ئێمەش وەکو کوردستان شان بەشانی ئەو پێشکەوتنانی کە لە دنیا ئەکرێت هەوڵی جدی ئەدەین بۆی گەنجەکانمان بتوانن ئەوەی کە پێیانە لە وزە لە توانە بەگەڕی بخەین. ئەمەش بەچی دابین نەکرێت سەرەتا کە ئەڵێ کار ئەبێت تۆ هەلی کار بدۆیتەوە ئەبێ کارەکە دابین بکەیت. کاریش بەوە ئەکرێت کە هەر لە سەرەتاوە لە قۆناغی خوێندنیانەوە لە سەرەتایی و لە ئامادەیی و تا هەتا ئەگاتە زانکۆ و پەیمانگاکان ئەو تواناوزەیە کە هەیەی بتوانیت بیدۆزیتەوە. دیارە ئێمە خواوە خەڵقی کردوین هەر یەکە و توانایەکی هەیە لە بوارێکە لە مەجالێکە. ئەو توانایە لە شخصەکە چۆن ئەبیندرێتەوە کە لە سەرەتاوە لە مەکتەبەوە دەست پێکات مامۆستا یان دایک و باوک ئەمانە هەموو فێرگەن بۆ گەنج هەر لە سەرەتای مناڵیەوە ئەمانە ئەتوانن ئەو وزەیە بدۆزنەوە ئەو توانایە بدۆزنەوە بەبێ ئەوەی کە ئاراستەی مەزاج و زەوقی شخصەکە بگۆڕن هەوڵدن تەشجیعی کەن هەوڵدن پاڵپشتی بن بزانە لە چی شوێنێکا بەهرەیەکی تایە هەتا خۆی بدۆزیێتەوە. دیارە تەجروبەی وڵاتی نەرویج یان با بڵێن ئەوروپا یا وڵاتە پێشکەوتوەکان بۆ خۆم لە نەرویج ژیاوم تەجروبەم ئەوەیە کە مناڵم بووە زانیومە مەسەلەن چۆن تەعاملی حکومەت یان خوێندنگا یا مەکتەبەکان لەگەڵ مناڵە چەڵس و کەوتیان هەر لە سەرەتاوە ئەو توانا و بەهرەیانە ئەدۆزنەوە لە مناڵە تەژیعیانەکەن هانیان ئەدەن بۆ ئەوەی لەو بەشەی کە خۆی توانایی هەیە ئەلەوەیە بایەخ بە خۆی بدات و گرنگی بدات و بخوێنێت و کۆششی بۆ بکات. کەواتە کاک عەلی سەرچاوە یاخود هۆکاری سەرەکی ڕەستاندنی هەلی کار ڕەستاندنی ژینگەیەکی باش بۆ کارکردن لە هەرێمی کوردستاندا بۆچی دەگەڕێنیتەوە بۆ پەروەردەیەکی باش دەستپێکی پەروەردە دەگەڕێنیتەوە یاخود هۆکارەکانی لێ تۆچی بە حکومی ئەوەی کە بەڕێستان کە ئەزمموی وڵاتانی ئەوروپیتان هەیە شێوازی کارکردن و شێوازی خوێندن و شێوازی ڕەخساندنی هەلیکاری ئەوێتان بینی بێتان وایە ئێمە چۆن ئەتوانین سوود لە ئەزمموی ئەوان وەربگرین. بێگومان ئێمە بخۆن من بخۆم لە تەمەنێکا ڕۆیشتومەتە ئەوێت سەردەمی مناڵی و گەنجیم لە کوردستانات بەسەر بردووە کە چوومەتە ئەوێت تەجروبەی ئێوەم بینیوە لەم فترانی دواییە یعنی هەستم کردووە کە ئێمەش گۆڕانکاریەکی باش بەسەر دۆخی گەنجا هاتووە لە ڕووی پێشکەوتنەوە لە ڕووی زانستەوە هەوڵدراوە کە خەڵکی باش پێ بگات لە وڵاتی ئێمەیە لە ڕووی زانستەوە لە ڕووی ئەعلامەوە لە ڕووی ئیش و کارەوە توانای باشمان هەیە دێتە سەر ئەوەی کە چۆن هەوڵ دەین هەلی کاریان بۆ بەڕەخسێنین یان هەوڵ دەین نسبەتی بێکاری لە وڵاتەکە کەم بکەینەوە. دائیرە و شوێنی معنی هەیە بۆ ئەوەی گەنج ڕووی تێ بکات بتوانن لەوێ هەم خۆیان ناونووز بکەن تەمەن دیارە وڵاتی نەرویج مەبەسمە بەو شێوەیە لە هەر مەجالێکە خۆی توانایی هەبێ پاڵپشتی ئەەکەن مەشقی پێەکەن نەحەی مادی ئەگەر بێوێ فێرمایە کۆمپانیایەک شتێک بکاتەوە قەرزی ئەدەنێ دیارە ئەو شتانە لێرەش کراوە
بە تایبەتی من زۆر جار لە جەنابی کاقوبادم بیستۆ یان بە عملی ئیشی بۆ کردووە بۆ ئەوی گەنجانی ئێمەش بتوانن شان بەشانی گەنجانی وڵاتە پێشکەوتوەکان مەجالەکانی خۆیان بدۆزنەوە و یارمەتیشیانی داوە تەڵان هەر لە زانکۆکانەوە لە پەیمانگاکانەوە لە خوێندکانەوە بۆ دابینکردنی دەرماڵە بۆیان بۆ کردنەوەی جۆرەها کۆرس و سیمینار و ئەو شتانم بینیوە لێرە جگای دڵخۆشیە. لە هەرێمی کوردستاندا چۆن بتوانین ژینگەیەکی باش ژینگەیەکی گونجاو بۆ کارکردن بڕخسین ئالێستادا ئێمەوە ژینگەیەمان هەیە یاخود بەشێکی زۆر لە گەنجان لەگەڵ ئەوەی کە خۆشبەختانە باست لێو کە بەشێک لە دەستگرتنی گەنجان هەیە بەڵام ئەمە هێشتا توانین بڵێن ژمارەی بەرچاو لە گەنجی بێکار هەیە ژمارەی بەرچاو لە خاوەنکاری بێکار هەیە ئەو کەسانی کە خاون پرۆژێکن خاون فکرێکن بەڵام ناتوانن لە بوارەکە خۆیاندا کار بکەن چۆن ئێمە بتوانین ئەم گەنجانە بکەینە سەرکار چۆن بتوانین دەستیان بگرین چۆن بتوانین ژنگێکی باش و گونجاویان بۆ کارکردن بۆ فەراهەم بکەین کوردستان هەرێمی کوردستان کەشێکی لەبارە هەم لە ڕووی جوغرافیاوە هەم لە ڕووی خێر و با بڵێن کانزای وڵاتەوە هەم جەوێکی لەبارە لە ڕووی تۆریست و گەشت و گوزاری وڵاتانی دراوسێ و دنیا کە ڕووی تێبکا شوێنێکی سیاحی گەشت و گوزاریە شوێنێکە بۆ ترانزیت وڵاتان پێویستیان پێێتی جێگایەکە شوێنی کشت و کاڵی گونجاوە لەبارە بۆیە ئەمانە ئەگەر لە ڕێگەی حکوومەتەوە تەبعاً مەجای باش بدرێتە ئەو خەڵکە هەر لە خەڵکی سەرمایەدارەوە بۆ دروستکردنی کۆمپانیایەک بۆ نمونە ئێستا ئەچیتە مارکێتێکەوە زۆربەی کەرەستەکانمان کە ئەکرێ لێرە دروست بکرێ لە کوردستانە دروست بکرێ کەچی هی وڵاتانی ئەم لە ئەولا و شوێنانی دەرەوەیە دێت ئەکرێت لێرەش ئەو کۆمپانیانە دروست بکرێت ئەو معمەل و شەریکاتانە دروست بکرێت بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان ئینتاج بکرێت بۆ ئەوەی هەم لە ڕووی اقتصادی و با بڵێن اقتصادێکی بەقوتە بۆ کوردستان هەم وا ئەکات هەلی کار ئەڕەخسێ بۆ زۆربەی گەنجانمان ئەوەش دەرفەتێکی باشە یعنی بەو نوعا کرێت کە ئێمە وەکووتم هەم لە ڕووی گەشت و گوزارەوە بتوانین بە شێوەیەکی مۆدێرن وا بکەین سەرنجی خەڵکی بێگانە بۆ لای خۆمان ڕابکێشین ئەوەش داهاتێکی باشە ناکرێت تەنها ئەتیماد لەسەر با بڵێن نەوت بکرێ ئەوانە بکرێت توانین زۆربەی پێداویستی هەر هیچ نەبێت پێداویستی هاوڵاتی خۆمان بۆ خۆمان دابینی بکەین لە کەلوپەل و لە خۆراک و لە زۆربەی شت ئەمەوە ئەکات هەلی کار ینی زیاتر بێ بۆ لە ڕووی توانە و تاقەوە تا چەندێک گەنجی ئێمە بەراورد بە گەنجانی وڵاتانی جیهان توانەکانە چۆن هەڵدەسەنگێنیت ئایا گەنجانی ئێمەش بە هەمان شێواز خاوەنی توانە و بەهرە و لێهاتووی تایبەت بەخۆیانن بەڵام ڕەنگە زەمینەیەک ژینگەیە کاتێکی گونجاویان بۆ نەڕەخسا بێت بۆ کارکردن یاخود تۆ بوو بەراوردە چۆن هەڵدەسەنگێنیت گەنجی ئێمە بەراورد بە گەنجانی وڵاتانی دەرەوە بێگومان گەنجی ئێمە هیچی کەمتر نییە لە گەنجی وڵاتانی پێشکەوتوو ئەنێمە بە خۆمان بینی ومانە خەڵکی کورد لێرە کە لێرەوە لە وڵاتەوە چۆتە دەرەوە جوانترین نمونەی پێشکەش کردووە لە زانست لە علم لە پێشکەوتن لە خزمەتکردن لە ڕووی ئیداریەوە تەنانەت خەڵکە سیاسیەکانیشمان کە ئەچنە ئەوێ جێگادەسیان دیارە خەڵکێکن کە مؤهلن بۆ قیادەکردنی وڵات لە دەرەوە لێرەش بێگومان هەرو گەنجانەی ئێرن لێرەش خەڵکی بەتوانا و باشمان هەیە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە چۆن بتوانین ئێمە ئەو توانە و تاقەیە بەگەڕ بخەین دیارە بەداخەوە ینی ئێمە زۆر جاریانی شتەکان هەر ئە بەمەباری سیاسەتەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنێک وای کردووە کە ناوچەیەکی بەرفراوانی کوردستان پشتگوێ بخرێت ئەوە ژوا ئەکات تەسیر لە گەنجەکە لەسەر جەم هاوڵاتیانی شەکە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز علی عریف حەمید کە بەرزان چالاکوان و شارەزای ئەزموونی مەدەنی لە وڵاتانی ئەوروپا سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لەبارەی ئەمڕۆ کوردستان و لەگەڵ ئێمە ئامادە بوویت سپاس بۆ ئێوەش بەخێر بیت